پێشانگای شێوەکاری ساڵانەمان هەیە کە ئەمڕۆ ئەنجامماندا تێیدا چەند وێنەیەکی تێدایە کە لەلایەن قوتابیەکانەوە کێشراوە و هەر وێنەیەک نرخێکی لەسەرە داهاتی ئەم پێشانگایە ئەم وێنانە دەبەخشرێتە نەخۆشخانەی نانەکەلی و ئامانجیشمان گەیاندنی یارمەتیە پەرەپێدان بە تواناکانی منداڵانە کە بەهرەیان تێدایە بە یارمەتی قوتابخانە بە یارمەتی مامۆستا پەرە بۆ بەهرەی بدرێتن ئەو بەهرەی تێدا بدۆزرێتەوە و هەروها ئەو منداڵە فێر بکەین کە ببەخشێتن لە ڕێگەی ئەو کار و چالاکیانەی کە بە خۆی دەکا فێرە بەخشین ببێت.